بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على سيدنا رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. خۆشەویستمان عليه الصلاة والسلام دوای ئەوەی ڕێکەوتنامەی حودەیبیە ئەنجام ما و واژۆ کرد لەگەڵ مشرکەکانی مەککەدا. مشرکان چەند داوایان هەبوو، پێغەمبەری نازدارمان عليه الصلاة والسلام ڕازی بوو، قایل بوو. 1400 مسلمان بە پیا و ژنەوە جلی ئیحرامیان بەستە بوو، بە تەما بوون بڕۆن عومرە ئەنجام بدەن و بە تەما و نیازی شەڕ نەبوون، ویستیان تەواف بکەن و بگەڕێنەوە. بەڵام مشرکان ڕێگان پێ نەدان، ڕێککەوتنامەیەک ڕوویدا کە بێ مسلمانان ئیحرامەکانیان بشکێنن، ئەو حەیوان و ئاژەڵانەی کامادەیان کردبوو ئەبێ بیان بنەوە یاخو لەوێ سەریان بڕن، تر پێغەمبەر بڕیاریە هەرهەمویان سەر بڕون بکرێنە هەدی بۆ ماڵی پەروەردگار. اینجا دوای ئەوە بگەڕێنەوە، ساڵێکی دیکە بگەڕێنەوە بەبێ چەک، ینی ئەو چەکە دەبێ کە پێویستیانە، بەڵام بە مەرجێ شمشێرەکان دەرنێنن و بەرز نەکەنەوە. پێغەمبەر ڕازی بوو. چەند مەرجێکی دیکەش وەکو پێشتر باسمان کرد. مسلمانان ئەمەیان بەلاوە لە ڕواڵەدا وەکو شکست وا بوو، لە دڵی زۆرێکیانە بوو بە هۆکاری نیگەرانی. بەڵام لە ڕێگادا سوورەتێکدا بەزیە سەردڵی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام. پێغەمبەریش وەکو مژدەیەکی گەورە مسلمانانی کۆ کردەوە، فەرمووی ئێستا سوورەتێک دابەزیوەتە سەردڵم، ئەو سوورەتە لە هەموو دنیام پێخۆشترە، لە هەموو شتێک کە خۆر بەسەریەوە هەڵبێت لام خۆشەویسترە، ئەوی سوورەتی فەتحە. پەروەردگار ئەو سڵحەی ناو لێنا فتح باشە تەسەورەکەن، سوورەت الفتح، ئینا فتحنا لەکە فتحا مبینا. ئەمە مەبەسی فتحی مەککە نییە، مەبەسی سڵحی حودەیبیە. بۆیە سڵحی حودەیبیە بوو بە خێر و بێرێکی زۆر بۆ پێغەمبەر و هاوڵان و یاوەرانی، بە کۆچەران و بە یاوەرانەوە. ئەمە لە ڕێگەی گەڕانەوەی بوو بۆ مەدینەی پیرۆز. اینجا سێریکەن لەو ماوە کورتەدا تەسەورەکەن مسلمانان ژمارەیان چۆن زۆر بوو. ئەو مسلمانانی کە ویستیان تەواف بکەن لەو ساڵەدا 1400 کەس بوون، بەڵام لە عامل فەتحە 2 ساڵ دوای ئەوە ژمارەیان ئەبێتە زیاتر لە 10,000 مسلمان. لە ماوەیەکی کەمە جگاوە. ئەو ساڵە دوای ئەو دەست کرا بەوەی کە هۆزەکان پۆل شاند بنێرن بۆ خزمەتی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام مسلمان بن، یاخۆ پەیمانی ئاشتی لەگەڵا ببەسن. ئیتر بۆیە ساڵێک لەو ساڵانە ناونرا عام الوفود، ینی ساڵی شاندەکان، شاندی مشریکەکان، شاندی مەسیحیەکان ئەهاتن پەیمانی ئاشتی یاخۆ پەیمانی مسلمان بوونیان لەگەڵ پێغەمبەرە واژۆ کرد و ئەنجامەدا. ساڵانێکی پڕ خێر و بەرەکەت بوو بۆ مسلمانان. بۆیە خۆشەویستان، ئەوەندەی ئیسلام لە کاتی ئاشتیە بڵاو بێتەوە، ئەوەندە لە کاتی جەنگە بڵاو نابێتەوە. بۆیە ئیسلام تامەزرەی ئاشتیە، چونکە قسە لەگەڵ دڵاکە، قسە لەگەڵ عەقڵاکە. خێر و بەرەکەتێکی زۆری سڵحی حودەیبیە ئەویش ئەوە بوو. پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام بە دەرفەتێکی باشی زانی نامە بنێرێ بۆ پاشاکانی جیهان، نامە ئەنێرێ بۆ پاشای فارسەکان بۆ کیسرا، نامە ئەنێرێ بۆ پاشای ڕۆمەکان بۆ هێرەقل، نامە ئەنێرێ بۆ نەجاشی، نامە ئەنێرێ بۆ چەنەها پاشا و میر و دەسەڵاتداری ئەو ناوچە. بەڵام چ نامەیەک لێوان لێوە لە حکمەتە، لە داناییە، من محمد رسول الله صلى الله عليه وسلم إلى كسرى عظيم فارس. بعظيم ناویە بە کیسرایە، دوژمنیەتی، ئەگەر پەرسە، مەجووسە، بەڵام ئەزانێ ئەوە گەورەی ئەوانە. ئەڵێ عظیمی فارس، ئەمە گەورەی فارسەکانە، سڵ ناکاتەوە لەو بابەتە. اینجا دوایەوە نامە ئەنووسێ بۆ لای کێ؟ بۆ لای هێرەقل گەورەی ڕۆمەکان، ئەڵێ چی؟ من محمد رسول الله إلى عظيم الروم، بۆ گەورەی ڕۆمەکان. ئێستا گەر مسلمانان ببینن بانخوازە نامەی نووسیوە، نامەی ئەوەی کە بانگی حەق بگەینێتە دەسەڵاتدارێک گەر وشەی وا بەکاربێنێ، مسلمان لێ قایل نابن. بۆ ئێمە زۆر کاریگەری چیمان لەسەرە؟ نامەکەی هارون الڕەشید کاتێ بۆ مەلیکی ڕۆمی نووسی من هارون الرەشید ئەمیر المؤمنین إلى كلب الروم، بۆ سەگی ڕوم. باسی ئەوەکەین
بەڵام باسی نامەکانی پێغەمبەر ناکەن عليه الصلاة والسلام کاتەی نووسی إلى عظيم الروم إلى عظيم فارس. هارون الرشيدیش هەڵەی نەکردووە. پێغەمبەر معصومە، هارون الرشید معصوم نییە، بەڵام لەگەڵەوەشە هارون الرشیدیش هەڵەی نەکردووە، بەڵام ئەمە تێکەڵکردنی دوو چەمکە. هارون الرشید لە مەیدانی جەنگ نایە، لە مەیدانی قیتالایە، باسی جەنگە، ئیعلانی جیهادە. بۆی ئەڵێ چی؟ إلى كلب الروم، لە کاتێکا دەسەڵاتداری ڕووم ستەمیان لافرەتی مسلمانان کردووە، لە مسلمانانی ئەو ناوچە کردووە، بۆی ئیعلانی جیهاد دەکا، فەرمێتی من أمير المؤمنين إلى كلب الروم. بەڵام پێغەمبەر نامەی جەنگ نانێرێ، نامەی ئاشتیە، نامەی تەباییە، نامەی مسلمان بوونە بانیانەکە، نامەی بانخوازی. مەقامی بانخوازی جیاوازە لە مەقامی جەنگ. مەقامی جەنگ هەڵوێستی زبریەوێ، بەڵام مەقامی بانخوازی هەڵوێستی نەرمونیانیەوێ. نامەکەی ئەفەرمێتی ئەسلم تەسلم وإلا فإن عليك إثم المجوس، أسلم تسلم وإلا فإن عليك إثم الأريسيين. بۆ کیسرا نووسێ مسلمانە بی، مسلمان بە ڕزگارتە بێ، ئەگەر نافەرمێ شەڕ لەگەڵاکەم، دوژمنایەتی دەکەم ئەمێ لە ناو بەرم، نان شتیوانە نووسێ. ئەیە نووسێ چی؟ ئەفەرمێکی ئەگەر مسلمان نەبی گوناهی ئەو مەجووسە ئەگەر پرسانە لە ئەستۆی تۆ دابێ. بۆ مەلیکی ڕوومیش ئەفەرمێکی ئەفەرمێ گەر مسلمان نەبی گوناهی ئەریسیەکان یان کریستیانەکان لە ئەستۆی تۆ دابێ، لە ئەستۆی تۆ دابێ. مەلیکی ڕووم ڕێزی لە شاندی مسلمانان گرت. مەلیکی ڕووم خەریک بوو مسلمان بێ، بەڵام کاتێ بینی قەومەکەی لی قبوڵ ناکەن، خەریکە کودەداکەن بەسەریا، لە کۆشکی دەسەڵات ئەگەێنە خوارەوە، کورسی دەسەڵات ئەگەێنە خوارەوە، تاجی دەسەڵاتی لەسەر سەر لێەکەنەوە، ئەو کاتە وتی گاڵتەم کرد، وستم تاقیتان کەمەوە. بەڵام مەلیکی فارس سوکایەتی بە شاندی پێغەمبەر کرد عليه الصلاة والسلام، جگەوەش نامەکەی پێغەمبەری دڕان. بۆ مەلیکی ڕووم کاتە ڕێزی لە نامەکەی پێغەمبەر گرت، ڕێزی لە شاندی پێغەمبەر گرت، پێغەمبەر فەرمووی عليه الصلاة والسلام ثبت الله ملكه، پەروەردگار مڵکی ڕۆمی چەسپان، یعنی ئەمێنێتەوە، مڵکی ئەمێنێتەوە. بەڵام بۆ فارس فەرمووی چی؟ مەزق الله ملكه، مڵکی فارسەکان دەوڵەتیان پەرتەوازە بێ، تێکەچێ. بۆیە لە کاتێکا پێغەمبەر ئەو قسە ئەفەرمێ مەزق الله ملكه، یەکێک لە کوڕەکانی کیسرا بە ناوی شیرەوەیهی کودەتا ئەکا بەسەر باوکە و باوکە کوژێ. دوای ئەوە ئەم شیرەوەی کوڕی کیسراش تەنها 6 مانگ حکمەکە، کودەتا ئەکرێ بەسەریا، لە ماوەی 4 ساڵ 10 پاشای فارس ئەگۆڕێ. دواترینیان یەزدەجەرد بوو، ئەویش لە ناوەچێ. بەدەستی جەنگاوەرانی مسلمانان دەوڵەتی ساسانی پەرتەوازە کرد و ئەڕوخێنرێ. تەسەورەکەن ڕێزی لە پەیامی پێغەمبەر گرت، مەلیکی ڕووم مڵکی مایەوە، بەڵام مەلیکی فارس کاتێ ڕێزی لێ نەگرت، مڵکی لە ناو چوو، پەرتەوازە بوو. بۆیە خۆشەویستان، ئەمە پەیامی پێغەمبەر عليه الصلاة والسلام حەزی لە ئاشتیە. بۆیە ئەو خێر و بەرەکەتەی لە ڕێگەی ئاشتی حودەیبیەوە دەستی مسلمانان کەوتووە، لە ڕێگەی جەنگەوە دەستیان نەکەوتووە. لە کۆتاییشە ئەڵێن یا رسول الله، هەزاران صلوات لە دیدارت. اللهم صل على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين.